بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان خوشويستان لشاشي كنالي آسماني بيام، سلام ورحمة مهرباني رب العالمين تان لسر بيت. خوشحال و بەختەوەرم لەو بەرنامە تایبەتەدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی بەڕێز تەوەرە و بابەت و باسێک دەنگەشە دەکەین، ئەویشیان باسی هیجرەت و کۆچی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم لە شاری مەکەوە لە بۆ شاری مەدینە. میوانەکانم هەرێک لە بەڕێزان جەنابی مامۆستا مەحموود فەقێ، پێشنێژ و وتارخوێن و زانا و بانخوازی ئاینی، بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفی، پێشنێژ و وتارخوێن و مامۆستا و زانا و بانخوازی ئاینی، بەڕێز جەنابی مامۆستا ئیبراهیم کەرکوچی، پێشنێژ و وتارخوێن و زانا و بانخوازی ئاینی، بە خێراتنێکی گەرمیان دەکەم و پێیان دەڵێم ئەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه. جەنابی مامۆستا مەحموود، ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، سەرەتایەک بزانین کۆچ هیجرەت بە شێوەیەکی گشتی چۆن لە قورئان ئاماژەی پێکراوە و بە تەحدید هیجرەت و کۆچی ڕەسوول الله صلی الله عليه وسلم چیمان پێ دەڵێتن لە قورئانی پیرۆز. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة وأتم التسليم على سيدنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأزواجه وأصحابه وأحبابه ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين. پێشش دەرم یا ربی خوای گەورە ئەو ساڵی پیرۆزکەی لە هەموو مسلمانان بە تایبەتی مسلمانی کوردستان و سەرتاسەری جیهان یا ربی خوای بیکە ساڵێکی پڕ لە خۆشی و کامەرانی و سەرفرازی و سەرکەوتنی مەزلومان و مسلمانان بەسەر زالیمان و واروە لە خوانەترسان و خوای گەورە بیجەڕی بە ساڵی خێر و بەرەکەت و خۆشی و ئینشاءڵڵە شادی بۆ هەمووان دەرم اللهم ئامین. لە وەڵامی بەڕێزت تەبانەوە زۆر فراوانە زۆر هەڵدەگری، بەڵام ئەگەر بە شێوەیەکی کورت تەماشا بکەین، خوای گەورە کۆمەڵە کەسانێکی هەڵبژاردیە لە بۆ پایامێک و هەڵگرتنی پایامێکی زۆر پیرۆز کەویش پامی خوای گەورەیە و ئەوانە ئەلقەی مام ناوەندین گەیاندن لە خواوە سوبحانەهو وتەعالا سروش و حیکام بگەین بە خەڵکان و لە بەوان ڕوون بکەنەوە کە ڕەسوول مبەلیغ یان مبەین ئەوە حملة الرسالة أو إشوانا. طبعا أوان هميان كوتسيان كديتان بلين بدو شوا يان خواي جورة فرموتي كوتسكا ببي أو بزاني حكمة أولا سمعنا وأطعنا استسلام لبو خواي جورة يان حالك وضعك دبيني بي تحمل ناكري ناتاني أو دمش برنجاري ببي توال لبروي كوتس شدكا كاتيا نقروشتنو بزين بلان بو كاتي چتر لبو آماده باشي واروها پرورده كرنو گەڕانەوە لە بۆ گرتنی یەخەی زاڵمان و ستەمکاران و تاغوتان ئەوا بووە چوونە ڕۆشتن مەتەنە هەر لە بۆ نمونە پێغەمبەریمان سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کۆچی کرد، دوایە لە بۆ مەکە، دوایە لە بۆ مەدینە، دوایە گەڕاوە. مەتەنە حەزرەتی موسا وچ مەتەلەن وجاء من أقصى المدينة كابرا قوتي فاخرج إني لك من إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين فخرج بەڵام دوایە گەڕاوە. يعني أول بروي شتيشي طبيعي وأوشها زور شديد هالدقري كأنما أوان سري قافلو ما مستي أو حالبو إن لبو رزقار كردون وتصاوروني وخواناسي ورزقار بون لزوم مستمو همو خرابة كاريا كان دام لبروي يعني بيوستي بيبو كوز بكا كأنما بشتيك بشك لجاني بان خوازان وبيغمبران وشنكوتي أوان أتوش مسلمان عين توشي حالتي أو هذا بي يعني دبي بيكي بدنيانيوش بيكي اشتشي زور واقعي وطبيعي شاب بالفعل خواي قورا باسكوت سكاندك مثلا حضرت ابراهيم وقال اني مهاجر الى ربي وبيغمبران لوط اوان كهميان كرديتان بشوي وشوازشتن حتى بيغمبر صلى الله عليه وسلم خالد سربي كطبعا زور زختيان كردو اوان كردو بابا تشترى سبب الروداني وكوسكرن سيبون بەڵام ئەوە بکەگەشتە حەدێکی تەحمل ناکرێ مسلمانیش نەبێ هەتا تەحملی زوڵم و ستەمکاری بکە لەبەرە کاتێک بی بە شێوەیەک لە شێوازەکان خۆت بگونجێنی و ئەو زوڵما لەبەری بڕۆی و دوایە ئەتوو خۆت پەروەردە بکەی و بگەڕێەوە. بالفعل پێغەمبەری صلی الله علیه وسلم کۆچی کرد، لە پاشان ئەسحابەکانیش کۆچیان کرد و خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو کۆچکردنانە بە تایبەتی کۆچکردنی پێغەمبەر و هاوڵەکانی لە پیاوان لە ئافرەتان لە گەنجان لە کچان لە کوڕان زۆر بە نرخ هەڵدەسەنجێنێ، زۆر بە بەهایە، زۆر بە سەریان داڵدەرێ بە ئایەتێک و یەک و دە و بیست نیال و پێغەمبەر سەڵات و سەلامی خوا لەسەر بێ زۆر باسییان دەکات. ئەوەش لەبەرەوەی هەر کەسێک لەگەر خوای گەورە تیجارەت بکە لای خوای گەورە بەلاژ ناسی کە
خواهی گەورە فەرمێ ئینا لا نضیع ئەجر من أحسن عملا مەفهوم مخالفەش لێ وەردەگیرێنی لە بۆ کەسانی تر بەلاش دەچی ئەرێ وەڵاهەیە ئارەقەی لە بۆ دەڕژێنی خینی لە بۆ دەڕژێنی جانی لە بۆ فدە دەکەی ماڵنداڵی خۆتی لە بۆ دەفدەنی وڵاتی خۆی لە کاو دەکەی بەڵام لە چاوی دانێ ئەو دەچی بەڵام خوا دەفەرمێ ئینا لا نضیع أجر من أحسن عملا يعني نبي بالفعل مثلا يقول أصحابه كان صاحب عزل يجبر النابينا بو قلت بمجينا بيغمبر صلى الله عليه وسلم قلت بابا أتوا النابينا يا إخوة عزل ليس على الأعمى حرج قلت لنا خير بارا بارلوسيا قال بحالهم الحقوني برسول الله بمجينا در طبعا مكة درسوا بيشتريش تنعيم 17 كيلومتر لمكة دور بس كتنا ومكة جيش منطقة نوفاتي كده نحن كانت هو بحث مدخل فرمي ومن يخرج من بيته مهاجرا الى الله ورسوله ثم يدرك الموت فقد وقع اجره على الله لكن خوي بلاش ناسي خوي قورا لنا او قران عظيمه او موقفانتهم ذاك والسابقون الاول من المهاجرين والانصار خوي قورا او موقفانتهم ذاك يعني ومن يهاجر في سبيل الله يجد في الارض مراغما كثيرا وسعه هيك بلاش ناسي لا دنيا ولا قبر ولا قيامتها مدة توسري بلان بس شرفك خوي قورا موقفك كان انتم ذاك بس انا ده دقات او حدي رضي الله عنهم او شرفك قورتني شرفه بس تبى من عليه ورضوا عنه تسيا يعني عبد الله خوا رازي النبي تسيا بلان خوي قورا فنا اوانش تيكن اوانش لما رازبون اوش سنجر ترى اوش لو باش ترى او كساني كجيشنا او بلايا خوالي رازي بو او نجلا خوا رازينا خوا بسريان داخل داري خوا دەست يا ربي جنابي دكتور كواتا هجرة كوتس بشويتي قشتي تيمان بيدلت لخلقو لسردم يقدا كإما لسردمي عولمة جهانجيري داين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. دست خوش بو برنامه خواهی گورد زای خیری و برانه ممدتو ما مستانش بإذنی وانو لخدمتیان بیادبی اگر من قسام بکم هجرت او من ببیر دین تو که 1436 سال پیغمبری خوا صلی الله علیه و سلم لشوینش وکو مکه مکرمه که لدایق بو موطنی خوی و با پیرانی بو زیگای خوی بو مالی خوی بو خلق دورو بری همو خزم کسی خوی بون كاتك خوي رب العالمين هالي بجارد لبو أو أمتها كببيت السراء كبيت جورترين بشر لسر أو زويا قبول يعني نبو أو ماني أو ما ببيردني توا هميشة وهم كاتك أهلي أهواء أهلي شهوات أواني دنيا عندوي أواني تكبر يعني هي أواني صاحب كرسي وجاهن بزوري قبول يعني نية هیچ کەسێک ئەو شتە خۆشانیان لێ تێک بدە غەیری ئەوان هیچ کەسێک هیچ بێ نابێ کوڕە فەقیرێک خوای گەورە هەڵی بژێرێ نابێ کوڕە فەقیرێک ببێت بە هیچ و ئەوشمان بەبیردنیتەوە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم اقرأ باسم ربك الذي خلق لە بۆ هات 10 ساڵ پێغەمبەر عليه الصلاة والسلام دعوەی لەگە ئەو خەڵکە کرد ئەو خەڵکە بەدڵێکی ڕق بە چاوێکی تیژەوە تەماشای پێغەمبەریانە کرد عليه الصلاة والسلام بە چاوی دوشمنایەتی لە زیاتی چاوی محەبەت و خۆشەویستی کە منقذی بەشەریەت بوو بە ئیذنی خوای گەورە ئەو پێغەمبەر عليه الصلاة والسلام و ئەو کەمە سەحابەی کە لەگەری دابوون ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی و ئەو ئیجتیهاد و ماندی بوون و ئەزیەت و ئازارەمان بەبیر دێتەوە کە چەشتیان لە خلالی ئەو 10 ساڵەی نهێنی دوایەش ئەو 3 ساڵەی کە زۆر ئەزیەت و ئازار بە قووەتتر بوو لەو 13 ساڵی پاش ئەو 13 ساڵی چاردەمینی بێعثەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم رب العالمین مەجالی پێدا و خوای رب العالمین ئیذنی دا کە مەکە بەجی بێنی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەومان بەبیر دێتەوە بە چ سەختیەک هجرەتی کرد خوا ئەوانەی ئەو ساڵە چوبوونە حەجی ئەوانەی بە ڤیزەی گەشتیاری ئەوانە چوبوونە حەجێ تەنها لە بینی مەکەی هەموو زار دیپۆرتیانەکردن لە بۆ جدەی 134 کیلۆمەتر یعنی سعاتێک ڕێیە لە چاو مدينة يعني 100 كيلومتر مدينة ومكة 434 كيلومتر 4 ساعات ونص سيارك بتبريد فولة وبر وإنسان بيزار دبي حتى لما مدينة دقات مكة وبلبيك اللهم لبيك مشتاق شو أو زي إنسان ما عندي دبي كشتيش أواني كديبورت كران أواني كأزيت دران أواني كدام بسيارة ديان برنا جدي كان ما عندي دبون حتى بسيارة وبباردات نوع مكة مكرمة لو يبقى نتيجة عرفة لو يبقى شويني عرفة يعني ئەویان بە چاوی خواندید ئەو هەندەماندی بوونە چەند ناخۆش بوو کەتی هەمووشە مشتاقی حەجێ بوون ئەدی دەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێیان بەخۆ بە سیدنا ئەبوبەکر رضی الله عنه دەبی چەند ماندی بوو بن هەتا لە شوێنی خۆشیان گۆڕی و وەرە و تەبوک ڕۆیشتن و لەولای هەتا سوورانەوە و ئەو 7 ڕۆژەی بەڕێوە بوون دەبی چەندە ئەزیەتیان خواردبی پێغەمبەر عليه الصلاة والسلام
ئەنجا بینە پێش چاوی خۆت کاتێک کافرەکان دێنە سەر سەری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوبەکر کە خوای گەورە فەرمێ إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا کاتە کافرەکان لە سەر سەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبەکر ڕاوەستا بوون لەسەر ئەشکەوتە فەرمووی ئەبوبەکر فەرمووی لو طأطأ أحد رأسه لرآنا بس يك عرو هاب كده ما بيني بيغمبر فرمي صلى الله عليه وسلم لا تحزن إن الله معنا فرمي ما ظنك باثنين الله ثالثهما دبي ظن تسبي كدوكز من خداي سيمين يعني كمعيتي خواي جورا لقر إنسان دابو إنسان نابي أبدا ترسيها بلجيان ما دام خوي توكلي لس خواي جورا وبشتي بخواي جورا بس جل جلاله حمك تماشي سيري بيغمبري خوابك عليه الصلاة والسلام أو وكو حكايتك نخويني توا بتتنا واقعك وحسابك لخدمت بيغمبري صلى الله عليه وسلم سطح اشتردان دراوا لو أو كسي پێغەمبەر و ئەبوبەکر بینتۆ اینجا دوای ڕۆیشتنیان دوای سوراقە کە دەوێت پێغەمبەری بگری صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوبەکر سیدنا ئەبوبەکر فەرمێشی بە چاوەندا دێ فەرمی بۆ دەگری ئەبوبەکر فەرمی ئەو جارێ دەگیرین فەرمووی نا سوراقە ناتوانانی بمانگاتێ و قاچەکانی ئەسپەکەی ڕوچون و دوای مژدەی ئەوەی پێدەکا سیوارەکان یعنی بازنەکانی کیسرا لە بۆی دەبن ئەوە دەمانجێڕیتەوە ئەو زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم و پێش هەنجیش کە سیدنا عوسمان رضی الله عنه کە هجرەتەکە لەگەڵ جەعفەری لەگەڵ ڕوقەی کچی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەنجا هجرەتی دووەم هجرەتی یەکەم 10 کەس و 4 ژن هجرەتی دووەم 80 و ئەوەندە کەسە و 18 یان 19 ئافرەت ئەوان دەچن ئەسنا ئەو سەری دنیاە ئەفریقیا چەند ناخۆشە چەند گەرمە بە پێیان بڕۆی بە سیارەی نەڕۆی بە قیتاری نەڕۆی بە تایاری نەڕۆی ئەوە دەبی چەند ئەزیەتیان دیت بی هەتا ئەو دینە جوانیان وها بە ساغ و سەلامەتی هینە و لەو کتێبانە لە بۆ مەیان نووسی و ئێستاش ئێمە نەیخوێنینەوە و تەطبیقی نەکەین ئەو مزگەوت جوانانە بە تەبریدەوە بە مکەیفاتەوە هاوی زستانە نەگە دقەیەکی گەرمابی خەڵک دەری مامۆستا خوتبەی درێژ کرد هاوینێ ئەگەر هاتو تۆزێک یعنی سبلیت بکوشێتەوە یا کارەبا بکوشێتەوە خەڵک دەرێ مامۆستا ئەوڕۆکە ئەمەی کوشت ئەوەی ئیمامەکە بەڕاست درێژی کرد ئیدەن کاتێک دەگەڕێنەوە ئەو سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو معجزەی ماڵی ئوم معبەدی کە ئەو شیرێ لە مەڕێکی دەدۆشن کە شیری تێدا نەبوو لە لات و وڕ یعنی لات بووە ضعیفە بووە لە ماڵی مایتەوە ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەگاتە مەدینەی منەوەڕە ئەو پێشوازی جوانی لێ دەکرێت ئەگەر صاحبێ ئەو طلع البدر علينا یعنی شتێکی ئەوەندە خۆشێکی ئەوەندەی تێدا هەیە ئینسان دەگەڕێتەوە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دەڵێن ئێستا ئەمن و مامۆستا ئیبراهیم و مامۆستا محمود کە ئەوڕۆ کە دەنووسین یەکەم بەرنامەمان لە ساڵی 1436 هیجری تەسجیل کرد یان پێشکەش کرد دەنووسین یەکسەر ئەو مەواقیفانەمان بەبیر دێتەوە هەست دەکەین ئێمەش بە جۆرێک لە جۆرەکان بەشدارین لەو ڕێڕەوە بەشدارین لەو ڕێ جوانە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون أو التقوى قال إنسان لسر أو ري پیغمبر صلى الله عليه وسلم ذا خوش بيان نخوش بي تسري پیغمبر داود وسليمان بي پیغمبراتي وملكاتي بي دعوة وملكاتي بي تسري پیغمبر يحيى وزكريا بمشارو برينو ينزل ري پیغمبر إبراهيم مهاجر كما مثلا محمد إشارة بدا فرمي إني مهاجر إلى ربي خستانا ومحرقة وأوزا لأزية وآزار عراق وأوزا لبو شام وأوزا لبو مكة المكرمة وأوزا لبو فلسطين أو هجرتان هموي كوي همو أو هجرتان وهجرتي پیغمبر صلى الله عليه وسلم دبن بكلمة بوشيك أويش بشيء تضحية دانا أويش ببيرهات نوي تضحية دانا ببيرهات نوي همو أو شتاني كأخوي جورا لإيمي دوي جل جلاله. خو پاداش داتو يا ربي دست خوش بيا خو برز جناب مامۆستا إبراهيم أجا برسالي أولى جناب بكم هوكارو أسبابي هجرتي پیغمبر صلى الله عليه وسلم لشاري مكة ولا بشاري مدينة تسيا ولا تسيا وسري هلدا. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. بالتأكيد أسبابه كاركاني كوتشي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بتايبته كوتشي پیغمبران بقشتي ديار كومالك هوكاري زور هنا وهوكاري سركي من هنا كزانيان آماجيان بيداوة ديار كوتش بخوي ديارديكي كونية لوتي كون هي ولوتي إنسان هي لسان أمزوية دا كوتش بردوامة لبو مسلمان وغير مسلمان ظاهرة كونية قديمة قدم الإنسان على وجه الأرض لوتي أمزوية هي ولوتي إنسان هي كوتش بردوامة لسان بشتي أمزوية حتى نق إنسان كان بالندو تيركانيش ماسيكانيش كوتشي برويان هي كوتش دا كان لبر معنوي جيان من أجل البقاء والحياة لبو معنوي خوي لبو جيان كوتش بردوامة ما دام كوتش بردوامة أسبابه هو كاركاني كوتش بتايبت كوتش بيغمبري خوا بيم خوشة كيما باسكين يكمين شت شاري مكة شاري لدايقبوني بيغمبري خوا شاري بنمالي بيغمبري خوا بيس پشتی پشتا و پشتی پیغمبری خوا صلی الله علیه و سلم کلم شارع ابو
وە کاتێک خوای پەروەردیگار شاری مەکەی هەڵبژار وەکو چەقی مرکزی زەوی لە بۆ ئەوەی دەعوە بانگەوازی لێرەوە دەست پێ بکە، بەڵام کاتێک مەکە ڕەفزی ئیسلام دەکاتەوە، کۆمەڵە خەڵکێکی کەمی قیل لە قەلیلە نەبێتن لە ئەسحابی پێغەمبەری خوا ئەگەر ناوەکو سەرانی قوڕەیش، سەرکردەکانی قوڕەیش، گەورەکانی قوڕەیش، مەلەئی قوڕەیش، دەسەڵاتدارانی قوڕەیش ڕەفزی هەموو ئیسلامیان کردەوە. بۆیە پێغەمبەری خوا هەموو ساڵێک لە مەوسیمی حەجا دەهاتە ناو خەڵکەوە دەیفەرموو من یەوینی ئوبەلیغ ڕیسالەتە ڕەبی من یەنسوڕونی، چێ هەیە پەنامدا، چێ هەیە یارمەتیمدا، پشتیوانیم کە، کۆمەکیم کە بۆ ئەوەی پەیامە جوانەکانی خوا بگەێنم، ڕیسالەکەی خوا بگەێنم، پەیامەکەی خواتان پێ بگەێنم. کەس نەبوو لە شاری مەکە، هیچ هۆزێک، هیچ عەشیرەتێک، هیچ بنەماڵەیەک لە غەتەفان، لە قوڕەیش، لە دەوروبەر، لە هیچ کەسێک، لە تائیف هیچ کەسێک نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆی بگرێت. لە کاتێکا پێغەمبەری خوا لە ساڵی دەیەمە مامی وەفاتەکە ئەبوو تالیب، لە کاتێکا خێزانی وەفاتەکە عام الحوزن ساڵی ماتەمینی ڕوودەدا، لە کاتێکا ئەشکەنجە و ئازارەکانی قوڕەیش بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساڵانی کۆتاییە زیادی کردووە. ئەم هۆکارێکی سەرەکیە، واتە زوڵم و کوفر و تەعدای قوڕەیش، ئیهانە و سوکایەتی قوڕەیش بە ذاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی کۆچی پێغەمبەرە، ئەگەر نابەر لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەپۆلێکی زۆر لە ئەسحابی پێغەمبەری خوا کۆچیان کردووە لە بەیعەی عەقەبەی یەکەم و لە بەیعەی عەقەبەی دووەم. کاتێک کە کۆچیان کردووە لە بۆ مەدینە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتوانین بڵین کاتێک کۆچەکە ناوشاری مەکە تقریبا لە موسڵمانان چۆل بووە، تەنها ئیمامی ئەبوو بەکر لێرەیە دەبیندرێ لەگەڵ پێغەمبەری خوایە، ئەو موسڵمانانەی علی کوڕی ئەبوو تالیب کە ماوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنی خۆی دایدەنیە کە لە بۆ ئەمانەتەکانی ناوشاری مەکە و خەڵکانی کافر و موشریکەکان بگەێنێتەوە دەستیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کە دەبینیە شاری مەکە ڕەفزی ئیسلام ئەکاتەوە، قبوڵی نییە، وەری ناگرێ، پشتیوانی لێ ناکاتن، و شارێکی شەیە کە شاری مەدینەیە، یەثریبە ئەو کاتە کە پێی گوتراوە یەثریب، کە دوایی بوو بە مەدینەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. ئیستیعدادی گەورەی هەیە، ئامادەباشیەکی گەورە هەیە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دوایی لە پرسیارێکی ترا ئەتوانین ئاماژەی پێدێن. ئەمە پرسیاری یەکەم، یعنی هۆکاری یەکەم ڕەفزکردنی قوڕەیشە لە بۆ ئیسلام و لە بۆ دعوەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە پێکەوە ژیانیان بەو مستەڵەح و زاراوەی کە ئەوڕۆ بەکاردێت، واتە پێکەوە ژیانیان بەڵێ قبول نەکردنی ئیسلام، قبول نەکردنی پێغەمبەری خوا، قبول نەکردنی ئەوەی پێی دەگوترێت تەعایوش، پێی دەگوترێتن پێکەوە ژیان، ئەوەی پێی دەگوترێتن هەموو ئەمانە کە ئەمڕۆ بانگەشەی بۆ دەکرێت بەڕاستی لە ڕۆژی یەکەمەوە ئەوان نەیانتوانیوە لەگەڵ گەورەترین مامۆستای مرۆڤایەتیە هەڵکەن و پێکەوە بژێن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خوای پەروەردیگار خاڵێکی تر ئیلحاق الأذى بالرسول ومحاولة اغتياله لە کۆتایەکەیدا، لە ساڵی کۆتاییدا بەر لەوەی پێغەمبەری خوا کۆچکا بەڕاستی ئاخر بڕیاری قوڕەیش، داڕوونەدوەی قوڕەیش هاتە سەر ئەوەی کە پێغەمبەری خوا ئەبێت تیرۆر بکرێت. یعنی پەرلەمانی قوڕەیش بەو مصطلحی ئەمڕۆ داڕوونەدوەکەی قوڕەیش بڕیاری تیرۆرکردنی قەرڕەت داڕوونەدوە اغتیال الرسول ئەمامە بابی بەیتیهی، دەیەوێت لە پێش دەرکەی ماڵی خۆی تیرۆری کات. 100 گەنجی قوڕیشی ئامادە کردووە، 100 گەنج 100 شابی من شەبابی قوڕیش لە هۆزەکانی قوڕیش و 13 کەس سەرپەرشتی لە گەورەکانی قوڕیش سەرپەرشتی ئەم مهمەیە دەکا لە بۆ جێبەجێکردن لە شەوی بەیانی ڕۆژی جومعەیە لە بۆ تیرۆرکردنی پێغەمبەری خوا لە بەردەرگەی ماڵی خۆیە. دەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێرە دەوستە وسان دابنیشە لە ماڵی خۆیە و ئەوانیش کە بەیانی بێتە دەرەوە کۆت لێی دەن و بیکوژن و ئەم ئیسلامە کۆتایی پێبێت نەخێشتیوانیە. بۆیە خوای پەروەردیگار ئاگاداری دەکاتەوە کە ئەم شەو لە ماڵی خۆت ئامەمێنەوە. بۆیە پێغەمبەری خوا علی کوڕی ئەبوو تالیب لە ماڵی خۆی دادنی، معنە وایە قەزیەکە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیارێکی دیکە توانی والی بکەین بڵێن ئیلاهی بووە واتە تەوجیه. بەڵێ بالفعل ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هل تركوا قومهم ام اخرجوا من ديارهم، ئایا پێغەمبەران گەلەکانی خۆیان قەوم و نیشتیمانی خۆیان جێهێشتووە یان شار بەدەر کراون لە وڵات وە دەرنراون. بۆیە پێغەمبەری خوا بە مەکە دەڵێ احب خير ارض الله احب ارض الله الى الله والله اني لم اخرج منك ما خرجت. ئەگەر دەرنەکرا بامایە لەم شارە دەرنەدەچوم. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناچار بە دەرکردن کراوە
لەبەرەوەی بڕیاری تیرۆرکردنی دراوە، بریاری کوشتنی دراوە، بریاری لە ناوبردننی پێغەمبەری خوا لەلایەن داڕونەدەوە دراوە. خوای پەروەردگاریش ئاگاداری کردەوە وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك. ئەوە دەیانەوێ یان زیندانیت کەن یان بتکوژن یان شار بەدەرت کەن. کە کوشتنیان لە ئاخری بڕیارەکە شاتە سەر کوشتن و کوشتنی پێغەمبەری خوا لە شەوی جومعە بەیانی ڕۆژی جومعە بڕیاری قوڕەیشەوە دەبێت کۆتایی بێ و یەکلا بکرێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاری مەکە بجێ دێرێت، کۆچ دەکاتن بەرەو شاری مەدینە لەگەڵ ئیمامی ئەبوبەکری سیدیقا. هۆکاری تر هەیە لە هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی بکەین؟ ئەسبابی تر بڵێ لەبەرەوەی ئێمە پێغەمبەری خوا هاتووە لە بۆچی هاتووە؟ لە بۆ گەیاندنی ئەم دەعوەیە، نەشر الدعوة الإسلامية. پێغەمبەری خوا کە پەیامێکی گەورەی پێیە، کە قورئانێکی پێیە، کۆتا پەیامی خوای پەروەردیگارە، ئەبێ بگەیەندرێ، ئەبێ تەبلیغ کرێتن، مادامە خەڵکێک و شارێک قبوڵیان نیە وەری ناگرن و ئەم دەعوەیەش دەبێت نەشر بکرێ. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن سەرەتا چۆتە طائیف و پێشتر خەڵکانێک لە ئەسحابی ناردبوو لە بۆ حەبەشە، لە بۆ پارێزراویان و لە بۆ گەیاندنی دینی خوای گەورە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بۆ نەشری دەعوە و بەڵاوکردنەوەی ئەم دەعوە و بانگەوازە بڕیاری کۆچە داتن و خوای پەروەردیگاریش شوێنێکی بۆ هەڵدەبژێریە کە شاری مەکەیە. ئەتوانین بڵێن هۆکارێکی ترش لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕاستی ئەتوانین لە ثەمەرات ئیشارەتی پێ بدرێت کە ئیقامەت و الدەولە الئیسلامیە، دروستکردنی سەرنجام لە بۆ ئەوەی کە پێغەمبەری خوات، چونکی ئیسلام تەنها عیبادەت نییە، تەنها شعائر نییە، چونکی ئیسلام تەشریعە، ئیسلام حکمە، دەسەڵاتە، یاسایە، منهەجە. بۆیە پێویستە بەڕاستی دەوڵەت دروست بکرێ. پێغەمبەری خوا لە قۆناغێکەوە دەعوەکە دەگوازێتەوە بۆ قۆناغێکی تر، ئەچێتە مەرحەلەیەکی نوێوە، ئەچێتە مەرحەلەی دەوڵەتەوە، ئەچێتە مەرحەلەی قووەتەوە، ئەچێتە مەرحەلەی عیزەتەوە، ئەچێتە مەرحەلەی تەمکینەوە، ئەچێتە مەرحەلەی ئەم جارە ئێمە نەغزوهم ولا یەغزونەنا. جارێکی دیکە بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم ئەسبابانە کە وەکو گوتم ظوڵم لەسەرەوەی هەموویانە، لە هەر جێگایەکە ستەم هەبێ کۆچ بەردەوامە. ئێستاکانە چۆن دەڵێن کۆچ لە کوردستان بەردەوامە، کۆچ لە وڵاتان بەردەوامە، لەبەرچی لەبەر ئەوەی بەڕاستی لە هەر جێگایەک لە هەر وڵاتێکا زوڵم واتە ناعەدالەتی نادادپەروەری بەردەوام بوو، زوڵم بەردەوام بێتن کۆچیش بەردەوامە. هەتا ژیان هەبێتن زوڵم دەبێ، هەتا محەممەدی مەهدیش دێ زوڵم پڕ دەبێت، لێواولێ ئەم زەمێ پڕ دەبێت لە زوڵم. بۆیە کۆچ بەردەوامە. ئێمە دەڵێن کۆچ دیاردەیەکی کەونیە، هەتا ئینسان مابیە کۆچیش بەردەوامە. بۆیە کۆچ لە چی؟ كوز للظلم بهمو جوركاني وصوره الفكرية والنفسية والسياسية والاقتصادية والدينية والاعتقادية لهمو بشكاني دبي براسي إنسان كاتك جاروايا عقيدي بيرو باوري جاروايا اقتصاد آبوريو جياني أكوية مترسيوة مجبورة ناچارة كوز بكاتو بجي بيليت إن شاء الله دواتر ديم ولاي زنابت بوتاو كردي برسياركاني تر برس جنابي ما مصطفى محمود أجا برسياري أولا زنابت بكم آية هەڵبژاردننی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆ هاوڵ و ڕەفیق و صاحبێک لە بۆ ئەو سەفەرە و ئەو کۆچەیە چیمان پێ دەڕێت لەو سەردەمەدا؟ بسم الله الرحمن الرحیم. بەس خاڵێک هەمامۆستا ئیبراهیم ئیشارەی پێ کرد بەڵێ بە من ڕاوەستانێکی لە سەدەوێ فەرموو. ئەویش ئەو ئاەتی سی لە سوورەتی ئەنفالدا دفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. باش تماشاك وإذ يمكر بك طلق بازي بهمو شيء وشوازك. طبعا مؤتمرات شان كد بخوي مؤامرة بو لدار الندوة حتى إبليس شخصيا بجداري أو دار الندوة شيء تدا بجداري كردبو كان سرزكان من يعني سرق عشيرته هوزو هەمیان یەک لەوانە ئەبوو جەهل ئیبلیسیش بەسەر شێوازی کابرایەکی ئەهلی نەزیهات گوتیان تو چێ؟ گوتی مەپرسن من چێم لە بۆ نەفسی مراد و ئاوات و مەبەست ئەمیش بەشداری دەکەم. ئێتر ڕئیس بکەن سندەکەن نانانە لە ئاخری ئەبوو جەهل گوتی ئەوەندە کەسە بەشداری بکەون ئەوەندە عشیرەتە بە هەمیان پێغەمبەر شەهید بکەن. ئەو هەڵوەستەیە چییە کە جەناب وەستا؟ وێدیم کوڕبیکە تەماشاکە پاکترین چاکترین مخلصترین مەردترین ئینسانترین لە هەموو شێوە شەوازی چاکە و پاچ و باشی و پێرۆزە بەرزیدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرین ئەوەندە نامەرد بن بتانەوێت دەستان بستە خینیوەی وێدیم کوڕبیکە الذين كفروا باشە کو بەرامبەرە مەرد دەست ئەوە بالتأكيد دەست ناپارێزن ئەگەر لەگەری بکەن لەگەرم تو هەڵدەکەن
هذا فرمي ويمكرون نقوي يمكر بك الذين انتهى نا ويمكرون بردواما أو تلك بازو إيساكا قورتين دولة قورتين مثلا بمليارات بهزارها نفر دام دزقا وراقياندن همو تخصيص كرار لبوتسي برسي كان تير بكن مظلومة كان حقيانا نا أوان درم بيان كرنا حق خوان نا زيادة لبو برنگاري بنا لبو حق لبو ديني حق لبو مسلمان راستقنا لبو أو برنامج أو بيام أو قرآن وهكذا بس خوات فنم ويمكرون أقاتنا نبي اشتغلنا برويدا وكوتا يا نانا أو مسألة بردوام نسرخوان دبيهم قش هشيار وأقادار شاردا وزانا بلام والله خير الماكرين. طبعا خواهي قوارا بيلانا كان يام بوصل دكاتو بس تري خوان دادشين توا يعني بخوي تخطيط دكا بلان بخوي تدكبي وش داير من حفر حفرنا اللي اخي وقع فيه كابرات صلى دكان بزوا بخوان تدكن بالفعل تاريخيا اجتماعيا اخلاقيا قيميا او انا هميان دورانت بتصور حتى اسك كابراك زر انا كان يخبرني ابو جهلمان علم ابو جهلمان زوره بس زر انا كده بلان بملايين سميه هيا رست تيجي وهكذا بلى لانه سنه خمان طبعا انساني عاقل انساني حكيم دزاني هتشتغل زي خوي دابني دزاني هتشتغل زي خوي دابني بالفعل ايش دبي تشتغل زي خوي بي قلت لا الرجل المناسب في المكان المناسب هركسك شيء ولا توسك مثلا دكتورة كشان دكتورة للزراعة كشان دكتورة للصناعة لولا معمل كامو تورنو بريسو أولا لولاش همو عارض شيء بزوي بيتو بركته معقول نية أتوي صناعي بين السعر كان دابنا زراعة رسمين سودان تيش ده سكولا نازين بس أول إشي ويا لو أنا نزحدني بيغمري خوا يقلق هذا نزاحي قادة تيجشني قادة مستوى قيادي حقيقي دزاني كو تصرفات دكا مثلا الشعراوي ورحمة الله بدليل بيغمر دراستك أو مسلمات كنجنا وأزار من اصبروا ده كجنا لا ده بيشيونا كبي دراستك مدينة كلشينيا وكلشينيا كمن زال الآخري تفكيري بريو لبو دري جزيرة عرب لبحر الأحمر سعودي لبو أفريقيا فرمي برنا حبشة اللو فإن فيها ملكا لا يظلم عنده أحد مبركة يعني قائد دبي أو هاد ساو كراوي بدبي شعر زابي دبي دراسات بكا دراسة ميداني كد طبعا لير بيغمبر صلى الله عليه وسلم زاني شو دكا علي أتولي رد مينيوا لبو أو مهمي فلان لبو فلان لو نصحبان تشش الله بجدي لقى أخوي كبعتمار إمام بكر بالفعل قلت له اسأل عن الجار قبل الدار ومثلا عن الرفيق قبل الطريق أتو بالفعل زان لقى شيء بريدك زاري ريقا كمان دمني ولا لقى شيء بريدك كبير بيغمر صلى الله عليه وسلم دائما إمام بكر ينزل لك فرمي صبر بقول لعل الله يجعل لك صاحبا نشجوا من يعني مسلمان ده بيش تخوي بنيني وبتخطيطه شو مدبر كان لك بكاتها الله دنيا له خدمه هزار حاقته هزار نازل مسي هزار سلا وخوري ولا اتو لو يعني الشكل اللي فصل ذكر وهكذا بالفعل ثاني زاني شلون هالبشري حتى اوي مثلا عبد الله بن ورقته عام بن فهيره مثلا هي كشان شهر زي الرقابون باقر كابراش مسلمان نبي بس باكت كوتو او شهر زي استقامه مانه خيانه ناكا مانع تداني والله اعلم او اعتيادي او اعلم او وكل لير كان اشاره شي كم لان طائفه كان زوريشن بلامبورن ديرن طبعا دائما بادبوا بحرمه مرامر اصحابه كان او زال امام ابو بكر وانا بيدابي دير عليك كوباك او فضل اخواد ابو بكر نا والله لري توشي بوزاني خيانه دكا خبري لدا لان سالي لقر خو تور لقر مره باش اقرب لنا اشكوت الثوره شي مفرز قريش لا يندر مكرني جو ها وت محمد يركن بكتين هذا لا باشانش در والله ترسا فيها نبي بترسي ونيا خانه فرمي لا تخف فرمي لا تحزن والله محزن طبيعتي بشر حتى خذ في فلا يحزنك قولهم يعني وطبيعيه اوش دبر كتما شايكل اجر خير هبي بركه هبي رزقار كار هبي انسان يتساكو باكو باش هبي لبو املت دربين اوش ناوب سيد صدق على برنا براسي خم ناقبو ناي فرمي لا تخف فرمي لا تحزن طبعا او مهمه زور مهمه لزاني ببيت سوانا اتو اجنا زاني انسان شيا ولا بوزي شيا ومسؤوليه شيا وكاري شيا وظيفه شيا هل بجري كارسات ومؤسسات بيمري ويرانك بخوي ويراندك شكون زاني هكا بالفعل يستكنوا بيغمر صلى الله عليه وسلم اذا وسد الامر الى غير هذه فانتظر الساعه ايوه مثلا اجر حاكم اقناع عداله بي اجر ما حميك دفاع لظالم بك اجر ملاك بينو بروت سلا خوري اولا بك ما انا اشتكت تيك سوي كده بني بيغمر زاني تسبيا وقلب تشوي همش نزحتينا همش مزبوط بو لو قائد دبي او هالبي بالفعل
هەر کارێک هەر شێو و شێوازێک لە بۆ جێ خۆی ڕێگای خۆی زۆر میمە مسلمان لە حیاتی خۆی ئەو شتان لەبیر نەکا لەگەر چێ دەکەم ڕێ برادراتی چێ دەکەم لەگەر چێ ئەوەی دەکەم لەگەر چێ ئەوەی ناکەم ئەوانە لە حیاتدا زۆر میمە و دەبی ئەوانە ڕاستە بوو. دەست خۆش بیاخوا بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد سۆفی ئەگەر باز لە جۆرەکانی هیجرەت بکەین ئایا بزانین چ جۆرەك لە کتێبەکان دەستنیشان کراوە بۆ هیجرەت و کۆچکردن؟ ئەتوانین بەمانایەت کە پرسیارەکە بکەن هیجرەت لە قورئان و حەدیثدا بە چەند مانە هاتووە بەچی هاتووە یعنی شتێک پێی دەگوترێ هیجرەت دوو نەوع هیجرەتمان هەیە دوو شت پێی دەگوترێ هیجرەت هەیە پێی دەڵێن هەڕەبە یعنی هەڵات ڕۆیشت جێکی بەجێهێشت ئەوە 6-7 نەوع هیجرەت هەیە ئەوها هیجرەتی تەڵەب هەیە ئینسان لە خۆی هیجرەت دەکات لە خۆشی خۆی زا ئەوانە دین و دنیان هەیە هەردووچیان یەکەمینیان هجرەتی هروب يعني إنسان بروە لە شوێنەشی هجرت من دار الحرب إلى دار الإسلام أو واجبة طبعا كبيغمبر صلى الله عليه وسلم فتحي مكة كرد بخود زاني بتاقي تانية بخود سيدنا أبو بكر رويشتن پیغمبر علیه الصلاة والسلام بخود أبو بكر الصديق رويشتن كجرانو 10,000 کسیان لقدابو هندك عشيرتي تكش 2,000 جيشني 12,000 کسیان لقدابو تا سوارك اللي قدابو ب 12,000 قراو إن الذي فرض عليك القرآن لرادوك إلى معاد. طبعا له معلومات سورة القصص هشتاوهشت آياتها هموي مكية بس أو آيات اللي بين مكة ومدينة هاتخوار آيات هشتاو إن الذي فرض عليك القرآن لرادوك إلى معاد. معاد يعني تي أو مش جيني بلو پیغمبر صلى الله عليه وسلم فرموي كبيغمبر بعدزي ودروش لبين مكة ومدينة وآيات اللي هاتخوار خواهي قورا فرموي عادز مبا أو خداي كقرآن تلبو نازل دكا هندا قوري أو كلامات لو نازل بك دا جيرتو أو زي كليبوي ما بس مكية بعزته وبالله جرا بيغمبر جرا صلى الله عليه وسلم أو شنو كليه هاتب وبيغمبر صلى الله عليه وسلم دا لبر خوشيستي أهل مدينة قراوا مدينة أقرنا بيغمبر عليه الصلاة والسلام بعزته وقراوا قل جاء الحق وزهق الباطل بتوصلنا مكاني بإذن إخوائي قورا هموش كاندن وبس كوتنا الحمد لله أخوي رب العالمين إنا فتحنا لك فتحا مبينا اللي بو نازل بو وفتح مكة الحمد لله. هجرتي كمين كتمان لدار الحرب يعني دار الكفر إلى دار الإسلام استا أو دار الكفر ودار الإسلام أنا بزحمت لك دركتين استا هم تين شويني سر أو دنياي كسعودية لو أنا ظلم لهم نما هرتي علماء تاكل السعودية ولا إذا زمانك فترة شنو أو دار الحرب ودار الإسلام أو أنا استا تيكسوا لبرس تيكسوا لبر أويك لهيت شوينة شيء است اللي يكبستي شوينة اللي يكبست إلى مجرى أفغانستان تطبيق شريعة الإسلام كأجنا استعيد شوينك تطبيق شريعة الإسلام اللي ناكلها تواجب أما هجرت كين لبعو شويني لو دين إيمان من لسلامة بي كبيغمبرش صلى الله عليه وسلم فتح مكة كير فرمي لا هجرة بعد الفتح هجرتنا ما أوزار لكن الجهاد ماض إلى يوم القيامة أما جهاد برخدان لبين أخوائي جورا حتى دنيا هردميني ابن القيم أفرمي جهادي استاتشير رحمة الله أفرمي أو إنسان هجرت بك لبيديني لبو دين داري لا خرابة لبو تساكا لا بيدين لبو توبة كردن وكو ما مستبش برنامج الشرف إذا سيد قطب رحمة الله لو أفكارا لبو أفكاري تساك وإنسان هجرت هي لا شوينك طاعوني لي إنسان هجرت دك لبو شوينك شيكا طاعوني لنبي هجرت هي شوينك بدعة وخرافيات زور لها هي تتفيد قرناكرن أو شوينك بتزي بيري له إلا نو بدعة بتعبتي كم ضلين بدعة عقيدة بدعة عقيدة كذلك كل بدعة ضلالة بما جورتين بدعة عقيدة كإنسان لأركان إيمان وإسلام اشتزياتك وكو أو طوائفان يستناويان لخونا مسلمان وكفرن بس الإسلامتيون يلا أنا لي كنالين قباش نبينا عندك خلش بلين وهروها شونك أذيتي اللي بيوكو حضرة إبراهيم رضي الله عنه أو بيغمبران سيدنا موسى وأنا صلاة السلام إخوانا سربي عفو مثلا حتى أصحاب هبون رضي الله عنهم شونك كان بتزيدش لبر أذيتي استج علماء لزيش الزور أزيد ددرين وقتون پیغمبران سلام إخوان سر بديان هشت أوانش أو شويني لبر أزيد بديدين أوش مانعنية يعني لبر أوي مارت لشويني شي أمين نبي لو شويني كمارت لأمينية توشي ربادي توشي برتيل دي يلدا إيريشي لهر زيشي أوا بيغوتري هروب هلاتن داوا كردن وكو طلبي علم زاري واهي القرآن هجرت بكلم بشتش گواستنەوەی گوترا لەوانەیە مەترێکی بین بێ قورئانە فەرمێ ئەگەر ژنێک زیز بوو پاش هەندێک مەرحەلا فەرمی فهجروهن في المضاجع يعني هەجر بکە لەوێ جێی بگوازۆ لەکن خێزانت مەبە هەلەو غرفێ بڕۆ ئەولات لەوانەیە دوو سێ مەتری فەرق بی بەس ئەوش پێگوتێ نوع هەجرێک نوع هجرتك بەجێهێشتنێک معنوي يعني طلبي علم حجة بلام أوي لبير نكين لو حجة لو طلبي علم لو تجارته لو جهاد لو هرشتشي سيش زور مهم من پیغمبر كردويتي صلى الله عليه وسلم لو هم سفر وهجرة أو سيشتتين پیغمبرانش
یەکەم نیەت لۆ خوای گەورەبی، دووهەمین بە پارەی حەڵال ئینسان ئەو هیجرەتانە ئەو سەفەرانە بکە، سێم ڕەفیقەشی چاچاوی. ئەگەر دیقەت دابیتێ لۆ حەجە لۆ عومرەی حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم باشترین ڕەفیقی هەڵبژارد کە سیدنا ئەبوبەکر بوو رضی الله عنه، فرمێسکی شادی بە چاوی داتە خوارێ دایکمان عایشە فەرمی یەکەم جار بوو ببینم بزانم فرمێسکی شادی هەیە، کەسێک لە خۆشیان دەگریە کە پێغەمبەر گریا صلی الله علیه و سلم فەرمووی سيدنا أبو بكر كقولت بيغمبر صلى الله عليه وسلم أي بيغمبر إخوة الصحبة يعني أمن دمكين رفيقكم أو ذا أو أنا عندك معناه هجرة بون بلام لو أورو باشترين هجرة أو إنسان لهرجيش دين وإيماني سلامة نبي بيستعوشني دين وإيماني سلامة بي مالي حلال بي عقلي خوي من دالكاني بارز رابي كظلم عقلي بارز رابي عقلي بارز رابي لشبهات عقلي بارز رابي لمخدرات عقلي بارز رابي لمشروبات حرام وأنا ئەو شتانی کە عقلی ئینسان تێک دەدەن یعنی مەقاسیدی شریعەت سنە ئەوانەی پارێزراو بن لە هەر جێکی ئەوانەی پارێزراو نەبن هیجرەت بکە لەو شوێنەی ئەو پێگوترێ هیجرەتی تەواو. بەڵێ خوا پاداش داتەوە. بەڵێ مامۆستا فەرموو دێم وڵای بەڵام مامۆستا گوتی مەتەنان ئەگەر ئەو شتانە ڕوویدا ئینسان کۆچ بکە حتا ئاخر نەفەس ئەگەر تانت خۆت ڕابگری هەر بەو نیەتە و بەو شێوازەی بەو هیمەتێک هاتوو گۆڕانکاری بکەیت چونکە إصلاح بحدر فساد شيء مثلا تيجي أنا بك أو زعقت صار الناس صار بهيز خطريات وجوتين كتسجيان السدين أخلاق قيمة أو زع شو خال القرآن يباز ذكر سورة حشر لو أنت كش خد فرم للفقراء المهاجرين الذين أخرجوا أخرجوا وتودرنا يعني بزور ملي بزغط يعني الناس بقنا بزين نديشت مثلا ولاتي خما ويخما يستأكم ألمانيا زوم لبنان والله ورا جنسي ألماني بدمي والله بزين أيرم نظام فسق وفساد شيء زور هي يعني بيوسا مثلا قران كاري ساكسازي تدار بكري بلام خانة خاصة قشت عند شوالة سمبينا كده بخوشم مهددم يعني بقورن برا وخراب كاري هنجنا ودبي أوانج لو باردرسون كانت صار كران حلا زين نما أوزع أنا ولاتي خوتي زي بارجاي خوتي مالون داري خوتي زي جاني خوتي بعثاني مسلمان زين أيري. بله كواتا زنا إمام إبراهيم أجر باز لتخطيط بلان بروجي پیغمبری خواه بکن صلی الله علیه و سلم لبو هجرت و کوت تیمان پیدالت. تخطيطي بيغمبري خواه صلى الله عليه وسلم استعدادات وآماد السازي بيغمبري خواه لبو كوتشكي حتما كومالك آماجة بيكراو باس كراوة بيغمبري خواه صلى الله عليه وسلم لهال بجاردني الرفيق ل آماد السازي لبيشوا لناو شاري مدينة يعني يكم بيغمبري خواه صلى الله عليه وسلم إعداد في شخصية المهاجرين يعني آمد سازي أو مهاجر أو بياواني ككوتشيان كردوه كبرورديك قرآني 13 ساڵە ئەو پیاوانە کە کۆچیان کردو ڕۆشتونە لە بۆ ناو شاری مەدینە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە یەکەم ئامادەسازیەکە و تەختیتێکی گەورەیە کە پێغەمبەری خوا پیاوێکی وەکو موسعەبی کوڕی عومەیر دەنێریە هیچ ماڵێک نامێنێ لە ناو شاری مەدینەیە کاتێک پێغەمبەری خوا چێ بۆ مەدینە کە ئیسلام نەچوو بێتە ماڵەکانیەوە ئەمە بەڕاستی تەختیتە ئەمە ئیستیعدادە ئامادەسازیەکی گەورەیە کە پێغەمبەری خوا پێشوەختە کردووەتی بەر لەوەی کە مەدینە ببێ بە داڕول ئیسلام بەر لەوەی کە پێغەمبەری خوا بگاتەوە و ببێتن حکمی ئیسلامەتی تێدا بێ پێغەمبەری خوا سەوس ئامادەسازی کردووە لەو ڕووەوە لە ڕووی دیاریکردنی شوێنەکەوە ئایا پێغەمبەری خوا سەوس سەلەم لەبەرچی بالتەحدید مەدینە هەڵدەبژێریە ئایا مەدینە فەرمانێکی خواییە ئایا خوای پەروەردیگار نیشانی پێغەمبەری خوای داوە قەدەرێکی بڕیارێکی ئیلاهی لەسەرە واتە وحیەکە کەرامەتێکە شتێکە چۆن بووە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینی ئوریت دارە هیجرەتیکم خوای گەورە نیشانی داوم ئەمە یەکەمی شت ئەبێ ئێمە پێمان وابێ مەدینە خوای پەروەردیگار بە قەدەر و حیکمەتێکی ئیلاهی اختیار کراوە خوای پەروەردیگار بە خەوێک کە خەوی پێغەمبەران حەق و ڕاستە خوای گەورە نیشانی پێغەمبەری خوای داوە دەشفەرمیە دارە هیجرەتیکم ذاتە نەخیلین بەینە لابیتەین يعني لما بيني دوچە بۆ معلوماتی جەناب لە ڕوانگەی جوغرافیەوە ئێمە دەزانین لە جەنگی خەندەقا تەنها یەک مەسافەیەکی بۆشایی لە ناو شاری مەدینەیە هەیە کە جەیش لێ بێتە ژوورەوە ئیلا ئەو جێگای مەوضعی خەندەقەکەیە ئەگەرنا ئەو دوو ئەولا لای غەربی و شەرقی هەردوو لای چیایە دوو حەڕەی گەورە دوو زنجیرە چیا هەیە و لە لایەکی ترەوە لە لای شیمالیەوە هەمووی دارستانی چڕوپڕی دارخورمایە
هیچ کەسێک ناتوانێت جەیشێک ناتوانێت بە ئاسانی بێتە پێشەوە تەنها ئەو منتیقەی جەنگی خەندەق نەبێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە جەنگی خەندەقا شەڕی ئەحزابە توانی خەندەقێکی فراوانی لێ بدات و لەوێنە پارێزگاری بکە واتە پێغەمبەری خوا ئەو شوێنە لە ڕووی جوغرافیەوە و لە ڕووی ستراتیجیەوە کە شوێنێکە بەڕاستی دەتوانێت زۆر بە ئاسانی هەموو ئەو قافڵانەی مەکە کە بەرەو شام دەڕۆن دەتوانێت کە بەو ئیتیجاهەیە دەڕوە زۆر بە ئاسانی دەتوانێت لە ڕووی اقتصادەوە زەربەیان لێ بدا دەتوانێت زەربەی اقتصادی لە دوژمنەکانی بدا بەڕاستی کە یعنی بڕبڕەی پشتی کۆمەڵ هەر مجتەمەعیەک هەر کیانێک بەڕاستی اقتصادە بۆیە پێغەمبەری خوا دەتوانێتن کە یەکەم جەنگی بەدر کە دەرچوو پێغەمبەری خوا ویستی قافڵەکەی ئەبوو سوفیان دەست بەسەرا بگرێ قافڵەکەی ئەبوو سوفیان کە لە شامەوە دێتەوە لە ڕێگەی مەدینەوە نزیکە بۆیە مەدینە ئەو شوێنەی کە خوای پەروەردیگار اختیاری کردو هەڵی بژاردووە بە حیکمەتێکی ئیلاهی بەڕاستی کۆمەڵی هۆکاری زۆر گەورەی تێدای هۆکارێکی تر لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەنسار ئەو دوو هۆزەی لەوێن دەرانە کە ئەوس و خەزرەجن بەڕاستی هێزیەک و قووەتێکیان هەیە کە هەتا ئێستاکانە بۆ هیچ کەسێک نەچەماون لەبەر ئەوە کە زنجیرەیەک خوێن ڕێشتنی زۆر لە مابەینی خۆیاندا هەبووە و خەڵکانی زۆر لێهات و جەری و پیا و مەرد و خۆڕاگر بوون لە مەیدانی جەنگامە یەکێکە لە هۆکارەکان کە دوایی بوون بە ئەنساری ڕەسوڵ الله بوون بە پشتیوانانی پێغەمبەری خوا و ئەم ئیسلامە کە ئەو پیاوە گەورانیان لێ دەرچوو کە بەڕاستی باسکراون لە قورئان دەستخۆش بیاخوا دێم و لای جەنابی مامۆستا ئەحمەد سۆفی کاتمانیش کەم ماوە مامۆستا 5 دقەی دابەش دەکەم بەسەر هەرسێکتان زۆر باش ئینشاءالله بەڵام مەبەستم ئەوەیە لە دروس و عیبەر و فەوائیدەکان شتێک باز بکەین بە تایبەتی کە باسی مەدینەمان کرد جوولەکەی لێبوو تعامل و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەحدید لەگەڵ جوولەکەکان بە چ شێوازێک بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی لە جوولەکە دەنا سەلامی لێ دەکردن لە مەجلیسیان دادەنیشت لە مەجلیسی دادەنیشتن گەنجێک لە ناو ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خزمەتی دەکرد جوولەکە بوو تا ینی خەریک بوو بالغە بوو گەورە بوو ئەوەی وفاتی کرد مرد پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێ کرد ببیتە مسلمان و داکو بابەکەش تەماشایان کرد گوتن ئەطیع ئەبا القاسم بەجی پێغەمبەری بکە گوتی ئەشهد ئەن لا اله الا الله وانک رسول الله پێغەمبەر گریە صلی الله عليه وسلم لە کەیفی فەرمی الحەمدلله نەجاتی بوو لە ئاگری جەهەنەم حتا ئەو جەنازەیەش بە خزمەت پێغەمبەری دا ڕۆیشت صلی الله عليه وسلم پێغەمبەر لەبەری هەستا پێوە گوتیان یا رسول الله ئەوە مسلمان نەبوو نصراني بو پیغمبر جولك بو فرموي اول ليست نفسا مگر نفس نبو دعاء پیغمبر گريا صلى الله عليه وسلم تمامي حديثك ايو هذا پیغمبر گريا عليه الصلاه والسلام قلتم بود گريا اي پیغمبر خوا فرموي يكي شدي كل دستن درسو سو جهنمي نمتواني بسبب نجات بوني كاتكي كان دمر پیغمبر صلى الله عليه وسلم زور عاجز دبو حتى زار كان پیغمبر صلى الله عليه وسلم الحديث صحيح فرموي اگر تنها يازد جولك مسلمان من همو مسلمان دبن يا عبد الله كوري سلام قورترين عالم يام بكهات خدمت پیغمبر اخوا پیغمبر صلى الله عليه وسلم كات لسرات اخوارك اخوای گور فرميت وكاني فرمي سكده بن كاتك دزانيا وحق قراني لبود خوندتو پیغمبر صلى الله عليه وسلم تكليف لي كدو قراني لبو خوندو مسلمان بشهاده هنا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي راست بعد زولك كان بين جور بزانم تكليف يعني لكم بشكم نسردستو ببنا مسلمان فرمي عبد الله كوري سلام پیاوچ كوا وتن عبد الله كوري سلام پیاوچ زور عالم زور برزه كوري پیاوچ عالم شباب شهر عالم محرز يبو للايما لهم من قورت پیغمبر فرمي صلى الله عليه وسلم اگر عبد الله كوري سلام ببيت مسلمان يوش دبنا مسلمان قلت هم من دبنا مسلمان فرمي عبد الله وردري عبد الله تدري عبد الله قلت اشهد ان لا اله الا الله وان محمد رسول الله حتى درين زار شي كيك لحاخا مكان يزول كانت خدمت پیغمبر صلى الله عليه وسلم فرمي باشات وهذا قلوي خوای گور بخود زنی خوای گور کیفی به عالمی زور قلوناه قدرت تورب قلت والله انك اتو موساش پیغمبر نبو يعني تزولك توربنا مشكله بيدك يعني اعتراف قول باهت اهل بهتان اهل بهتان پیغمبر صلى الله عليه وسلم زور اهتمام بدون بلام او بولا خيبر خيانه كردو غزاي احزاب خندق خيانه شي قوريان كردو اتفاق كردو لقر دولة كان ديك ولا قريش وكلا بشتو ولا بيغمبر ابن صلى الله عليه وسلم او كاتي زيان كاتي بيغمبر صلى الله عليه وسلم لشاري مدينه وثيقه وصحيفه وبندي تايبتي لبو جولك كان دانابو وحقه ما في زور تايبتي بيدان ما في بيدان دعوتي بيرجنك دعوتي كبيغمبر صلى الله عليه وسلم كجهلي لو بيغمبر الى اخواني خو پاداش داتو زنا امام مصطفى برسالك لي بكم باسي اذكر كوقوسك هبو تعليقك لسقسك امام مصطفى والله امام مصطفى ابراهيم خو ما فاق سجواني كل بيغمبر صلى الله عليه وسلم اماده و پروردشی چونی که لبو میهمتا نزحتك لسطها صدبو
يعني بالفعل فكرم كردە و ئەو هۆمانە بە پێیان ڕۆشتم بنی پێیان هەم بۆ پۆرگ و ئەولا لەو گەرماتیەکە چەند پەشیمان نەبوو لە چارێگەیان نەنیوە ڕێگە بگەڕێتیان برێ وەڵڵا بمزانی با نەداهاتم يعني عام فريم او ايمان هتا يعني او زوزر مهمه يك نفر پشیمان نبتەوە چکە باعتبار باش پەروەردە نەکراوە تێنەگەاندرا دەکرێت بڵێن ئەوە یەکێک لە ثەمەڕەکانی هیجرەت و کۆچە ئەوە دەگەنی یعنی لەسەر ئەوەی ئیمکانیەتی مامۆستایی بەرز کە پێغەمبەر چۆن پەروەردەی کردوون ئەو هەڵە بەو شێوە کە کەسێک وا تێنەدەچی لە زمانی شۆڕشی کوردی ئارم دەچوویەکە گوت کاکە دەسمە پێشمەرگە بە خوددا هەتا حیاتمە لەوێن دەرەوە دەکەم و کوڕە گوتیان کاکە برسێتن کوڕە گوتی منتان نەبی هەندەچم گەشتە دەوری کەس نەزانم ما کەس نان گوت دەبێ حکومەت عەفوچینە دەبگەڕێنەوە وەرە ئەو 400 کیلۆمتر یەک نەفەر پاش گەز نەبیتەوە دەرەوە کۆتا قسەی جەنابەت لەو بەرنامەیەدا خی گەورە سبحانه وتعالى کە باسی چیرۆکی پێغەمبەران دەکە عەلەیهم الصلاة والسلام ڕووداوەکانیان شوێن کەوتوی ئەوان دژی ئەوان چیان بەسەر هات و بوون سنەبوون طبعا تاریخ علمەکی زۆر مهمە ئەوەی لە تاریخ پند وەرنەگری دەبتە پند لەبەر هەندێک زۆر ملهوڕەکان و زلێزەکان دەسەڵاتدارەکانی دنیا تۆغیان دەکەن فەساد دەکەن زوڵم و ستەم دەکەن ئەوەی دەکەن ئاوەڕ نادانەوە چ بووە چ نەبووە و لە خوا دەفرمن ئەوانە نابینن لەوان بەهێز و تواناتر متەمەکترمان لە ناو بردن بناکەنە پند و عیبرەت دەبن خوا دەفەرمێ لەقەد کان فی قەصەصهم عیبرە بەڵام لمن لە بۆ ژێر وێلان نا عیبرەتون لئولی الئەلباب ئەو کەسانی عاقڵ و ژیرن دانانە زانانە تێدەگەن دانێ سوود وەرگن ئەمە پێویستە ئەو شتانە ڕووداوەک بوو ڕوویدا و ڕۆیشت نە دەبی ئەمە وش مامۆستا ئیشارە دەبی لەگەر تەفاعل بکەنە تێکەڵ بینەوە واقعەکە چونکە نفسی ئەسباب و نفسی شێوە شێواز ئێستا دەوری مەککی تەقریبەن لە هەندە وڵاتان ڕوویدایەوە عینی دەوری مەککێ و چەسانەوە و بینەوە بردە و مەحەڕەبە ئەولاولا ئەمە لەو شتانە ئەوە بینیانی بکەونە ناواقعەکەی لە واقعەکەی ئیسیفادە بکەین و لە ژیانماندا ئەو شتانە بدرێشێتەوە نەکە و تاریخەک بۆ ڕوویدا بەڵام چێ لەگەر ئەو تاریخە تەفاعل بکەن و هەڵسوکەوت بکەن و سوودی لێ وەربگرین بزانین و هەڵسوکەوتەکانمان زێبەجێ دەکەن. دەستخۆش بیاخۆ مامۆستا ئەحمەد کۆتا قسەت لەسەر بەرنامەکەی بە تایبەتی ئەو کەسەی کە کاتی هیجرەتی دێ و هیجرەت ناکات یان کە چۆن دەڵێ شێوازی سزا و عقوبە و یان با بڵێم شێوازی ئەو کەسێکەوە لە هیجرەت تێناگات یاخود نایکات چی دەگەیت بەعام حتى قورآن باسی ئەوەیە کە ئینسان لە مەجلیسێک بی ئەگەر قسەی خراپ بکرێ ئەگە هیجرەت نەکە لەو مەجلیسەی لەگەرەوان حسابە لەکن خوای گەورە گەلی لێ دەکات ئاەتەکە فەرمێ إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض آخر آية رقم سطي سورة النساء فرمي خواهي يقول لهم كان برسيان جو كوبون درين والله أما مستضعف وين لنا وظالمان ما بنو لبردستي ظالم ما بنو هجرت ما نكرنا ما طاني بروين خواهي يقول فرمي ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها ما قر عرضي خواهي يقول فراوان نبو استفادة عندك البروج بانا مراغما كثيرة وسعة أفرمي فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا زي كان جهنم أو كسي لزيشي لبندستي كسي بي أو كسي وهات ما شبكة وكو خواي والعياذ بالله تواوي الزليلي ومحبتي خلو بشان ده هتام مردني لسر ديني وبمري هجرتنا كون نروى أو شني بزينيري أو زي جهنم إلا شنبي إلا المستضعفين من الرجال أو أنا هستوانا يعني ضعيف وغريب والنساء آفرت والولدان لا يستطيعون حيلة أي أو من داراني كهيتان بيناكل ولا يهتدون سبيلا هيتري بينازن هستوانا النبي أجرنا لهرزيك إنسان سوادي ظالم وكافر وبيدينان زياد بكا بتواني بروا لو زي نروى أو مال ويران دبي إنسان لسه داني شي مشروب بخوري ولا سفري نمن عيام بكا روي قرش كنا أو شني بزي بيري آخر إنسان ما نيت جياني ما نيت يا مسلمانتي ما نيت يا كوات أخوي جور الداوي هلويس مان لدكا أفرمي فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا أو أني كتوانا أن يخوا عفو عندك أجنا أواني دكا توشي زرر شي زور جور الدين إيمش لهرزة كهيستوانا ما نبو يعني دفاع لخوب كين أو شو نبذيبر بس شوين شيء كحرب ليد. ولقد نزل عليكم في الكتاب يعني إذا سمعتم آياتي لا يكفر بها ويستهزئ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم. برسك مامۆستا إبراهيم كواتا كوتا قسەی جەنابیش لەسەر سوود و فەواید و ثەمەڕاتی کۆچ ئەگە بە شێوەیەکی گشتی باسی بکەین بەڵام بە کورتی. قوربان براستي كوتش فيري زور شتمانكا وكو أبي فيرمانكا أولا تعلمنا بأن المستقبل للإسلام فضل قوري هجرات أو ما بيدركاتك بيغمري خاصة وسلم هجرتك إسلام دولة دروسته ببراستي هجرات يعني داهاتو لبوام إسلامية لهر جيغايكا ظلم وستم وتاوانا كان بقات اللوتكا
معنای وایە کۆتایی بە زوڵم دێ، کۆتایی بە کوفر دێ و بەڕاستی داهاتوویەکی گەشت و پرشنگدار لە بووە ئیسلام و مسلمانانە. فێرمانەکە بأن الصراع دائم ومستمر إلى يوم القيامة. وانەی دووەم لە کۆچە دەرسی دووەم بەڕاستی سیراع ململانی لە نێوان ئێمە و زاڵمان و ستەمکاران و کافران و بەرەی بێ باوڕ و شیرکە بەرەیەکی بەردەوامە هەتا ڕۆژی قیامەتەم سیراعە بەردەوامە. مادام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاری مەکەی بجێهێشتۆ و ڕۆشتووە لەبەر کافران، دیارە سیراعەکە سیراع ململانیەکی بەردەوامە. خاڵێکی تر فێرمانەکە کە بەڕاستی هیجرەت تەزحیەدانە بە هەموو شتێک. مامۆستا ئەحمەد یعنی ئێستا کانە دەبینین مسلمانان ئەو جیلەیەکی پێغەمبەری خوا پەروەردەی کردن، جیلێک بوون توانیان تەزحیە و قوربانی بە هەموو شتێک بدە. پێغەمبەری خوا قوربانی بە ئەرزیدا، بە خزمەکانیدا، بە وڵاتیدا، بە نیشتیمانیدا، بە هەموو شتێکی بجێهێش لە پێناوی ئەم ئیسلامەیە. ئەصحابی پێغەمبەری خوا و ئاەتێ دەفەرمیە قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها هەموویان بە قوربانی چی کرد؟ أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله. واتە خوا و پێغەمبەری خوا و جیهاد دەبێ هەموو شتێکی بە قوربان بکرێ. بۆیە ئێستا دەبینین غەزە و مسلمانان و حماس ئەو جیلەی کە پەروەردەی کردووە ئامادەیە وەکو جیلی ئەصحاب، وەکو جیلی مهاجرین، وەکو جیلی ئەنسار ئامادەیە هەموو شتێک بە قوربانی ئیسلام بکا. بەڕاستی ئەرزی ماڵی هیچی نەما، باوکی نەما، برای نەما، کەسی نەما، عەشیرەتی نەما، هیچی نەما، هەیە بە هەموو شتی لە ناوچوەتن. تیجارەت و بازرگانی نەما، ئەرز وڵاتی نەما، هەمووی کاول و وێران بوو. ئێستا کانە ئەمە چیمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ بەڕاستی هیجرەت ئەبێت تەضحیە بە هەموو شتێک بدەی لە بۆ ئەم ئیسلامە. کۆتا شتیش پێمان ئەڵێتن بەڕاستی هیجرەت ئەمەل دروست دەکاتەوە. جارێکی دیکە هیجرەتی پێغەمبەری خوا ئەو هەموو قەبیلە و هۆز و عەشیرەتە گەورەی دەوری مەکە، شارێکی گەورەی وەکو تائیف نەیانتوانی جورئەت و پیاوەتی و مەردایەتیان تێدا نەبووە ئەم ئیسلامە سەرخەن. بەڵام چەند پیاوێک لە شاری مەدینەوە خوای گەورە هەڵی بژاردۆ دێ نوری ئەم ئیسلامە لەسەر دەستی ئەوان دەگاتە ناو مەدینە و خوای پەروەردیگار پشتیوانێک لە بۆ ئیسلام دروست دەکاتەوە. بۆیە ئەگەر بە کەسانێکی زۆر کەم 6 پیاوێک بێ بەڵێ دەکرێتن جارێکی دیکە خوای پەروەردیگار ئێمە ئومێدمان ناپچڕێ، ئومێدمان هەیە، ئەمەلمان هەیە و هیجرەت ئومێد و ئەمەلێکمان دەداتێ بەوەی بەڕاستی دەبێ ئێمەش ئومێدمان هەبێ وەکو پێغەمبەری خوا، وەکو ئەصحابی پێغەمبەری خوا بەوەی ئەم ئیسلامە سەردەکەوێ و هەر کاتێک و زوڵم کۆتایی دێ لە ئەستوریا دەپسێ خوای گەورە دەیپسێنێ بەڕاستی و دەبێ بەڕاستی وەکو پێغەمبەری خوا کۆتاش ئەمێ ئەوەش بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن خاوەنی تەختید بوو، پلان بوو لە کۆچەکەیدا لە هیجرەتەکەیدا مسلمان دەبێ خاوەنی تەختید بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە کۆچەکە 3 شەو و 3 ڕۆژ لە ناو ئەشکەوتێکا خۆی دەشارێتەوە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژی شەموو یەکشەم و دووشەم لە ئەشکەوتا ماوەتەوە. ئایا معنای چییە؟ معنای ئەوەیە دەکرێتن مسلمانان ئەمڕۆ لە غەزەیە ئەگەر 9 مانگیش پێویستی کرد لە ژێر زەویدا بمێنێتەوە. بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆ دەیتوانی بە بوڕاقێک لەگەڵ جیبریلە لە ناو شاری مەکەوە بگاتە ناو مەدینە بە چاوتروکانێک. بەڵام پێویستە بە من و تۆی مسلمان دەڵێتن ئەگەر نەفەقەکان و ئەشکەوتەکانیش پێویستی بوو ئەبێ ئەوەش بەکاری بێن و ئیسفادەی لێ بکەن و دەرسی لێ وەرگرن. بۆیە ئێستاکانە مسلمانان لە ناو نەفەقەکانەوە ئەمڕۆکە ڕوبەڕووی گەورەترین هێزی جیهان دەبنەوە، گەورەترین قووەتی جیهان دەبنەوە. لەوێوە قەناسی غول دروست دەکەن، قمبەلەکانیان دروست دەکەن، دەیهێنن دەیخەنە سەر دەبابەکانی ئیسرائیل و ئەیتەقێنەوە. ئەمە هیجرەت پێمان دەڵێتن بەڕاستی دەبێ مسلمان دەست بە ئەسبابەکانەوە بگرێ لە دوای ئەوەی تەوەکولی بەخوای پەروەردیگار هەیە سبحانه وتعالى. نەڵێ تەوەکەلت علی الله تەنها، پێغەمبەری خوا تەوەکولی گەورەی بەخوای گەورە هەبوو. ما ظنك باثنين الله ثالثهما، گومانت چییە ئەی ئەبا بەکر؟ بە دوو کەس کە سێمیان خوایە. ئەگەر ئێمە ئەمڕۆ مسلمانان کەسیان لەگەڵدا نەبیە بەرەی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا شەرق و غەربیان لەگەڵا نەبیە، بەڵام خوایەک لەسەرەوەی عەرش لەگەڵ مسلمانان و لەگەڵ باوەڕدارانە. وكان حقا علينا نصر المؤمنين إن شاء الله. أو نصر تجدية أو سركوت نجدية بچاوي خومان خواي گەورە أو هجرتمان بۆ بکە بە هیجرەتی لەناوچوونی دەسەڵاتی فرعونەکان وەستەمکارەکان و حەزارەتی فرعون و شارستانیەتی پڕ لە زوڵم و لەستەم و تاوان و ناعەدالەتیان و إن شاء الله جوولەکە و یەهود و ستەمکاران و زاڵمان خوای پەروەردیگار دەیان ڕوخێنیە و سەرکەوتنی گەورەش لە بۆ مسلمانان إن شاء الله تۆمارەکە و سەر بۆیان دەهێنێ إن شاء الله. زۆر بەڕێز جەنابی مامۆستا ئیبراهیم کەرکوچی، زۆر بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد سۆفی، زۆر بەڕێز جەنابی مامۆستا محمود فەقیه. سپاستان دەکەم. بە تەکید هیجرەت و کۆچ هەگبەیەکی پڕە و مێژووەکی پڕشنگدارە و باس و حکمەتەکانی یەکجار زۆرە.
ئێمە بەو قەدەرە بۆ ئەندازەیە کۆتایی پێدەنین بە ڕێزان و خۆشەویستان سوپاسی ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەکەم تاوەکو ئەو ئەندازە و ئەو قەدەرەیە لە دیار ئێمەدا بوون تا لە بەرنمەیەکی تر و لە بابەت و باسێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.